نزیکی و هاوبەشی کللتوری ڕەسەنی کوردەواری بە ئاینی پیرۆزی ئیسلام و ڕێژەی بەرزی پابەندی خەڵکی ئەم ناوچێ بە بنەما ئاسمانیەکانەوە بەشەیەک باڵوێزخانە و ڕێکخراوە بیانیەکانی سەغڵەت کردووە. بۆ ئەو مەبەستەش لە ڕێی بەرپرسانی یەکێتی و پارتی و ژمارەیەک لە ڕێکخراوە ناوخۆییەکانەوە و لە ژێر ناو و ناونیشانی خەڵەتێنەردا بە چڕی کار بۆ هەڵوەشاندنەوەی خێزانەکان و شلکردنەوەی گرەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان دەکەن. ساڵانە لە هەرێمی کوردستان لە 25 تشرینی دووەم حکومەتی هەرێم و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ژنان هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی ژنان ڕادەگەێنن. هەڵمەتەکە هاوکاتە لەگەڵ ئەو هەڵمەتەی نەتەوەیەکگرتووەکان لە سەرتاسەری دنیا بەڕێوەی دەبات. هەرچەندە ئەم هەڵمەتە هەڵمەتێکی جیهانیە لە ژێر ناوی نەهێشتنی توند و تیژی دژ بە کچان و ژنان، بەڵام پرسی جێندەری و دۆسیەی مافەکانی هاوڕەگەزبازانی تێکەڵاو دەکرێت و بۆ مەبەستی تەسکی ئایدۆلۆژی ڕۆژئاوایی سوودی لێ دەبینرێت. بەتایبەت دوای ئەوەی ماوەی چەند ساڵێکە وڵاتانی ڕۆژاوە ئاڵای هاوڕەگەزبازیان لە تەنیشت ئاڵای وڵاتانی خۆیان هەڵداوە و فەلسەفەی بێڕەوشتیان کردووەتە پێوەری مامەڵە لەگەڵ هەموو جیهاندا. بۆ ئەم مەبەستەش تەواوی توانە ئابووری و سیاسی و دیبلۆماسی و تەنانەت سەربازیەکانیشیان خستووەتە گەڕ. گەورەترین بربەستیش لە بەردەم هێنانەدی ئامانجەکەیان لە وڵاتانی موسڵمان نشیندا پتەوی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و بە پێوەوەستانی خێزانەکانە. بەڵام ئەوەی جێی سەرنجە بەشێک لە سەنتەر و ڕێکخراوە ناوخۆییەکانی هەرێمی کوردستان بەدەست لە پشتدان و سپۆنسەری زەبەلاحی مادی کونسوڵخانە و ڕێکخراوە بیانیەکان بە پیرتێزی قێزەونی هاوڕەگەزبازیەوە چوون و لە خول و سیمینار و چالاکیەکانیاندا بەگوێی خوێندکارانی زانکۆ و فەرمانبەرانی حکومی و هاوڵاتیانی هەرێمیدا دەدەن. هاوکات هەر کام لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەک دوو حزبی حکومڕانی هەرێم چاوی خۆیان لەو کارە مەترسیدارە داخست و گوێی خۆیان لێ خەواندووە. بگرە بەشێک لە بەرپرسان لە هەڵمەتەکاندا بەشدارن و بوونەتە سێبەر بۆ تەشەنەکردنی ئەو بیرە نامۆیانە. بەڕای شارەزایان قۆستنەوەی هەفتەی توند و تیژی دژی ژنان بۆ زەقکردنەوەی دۆسیەی جێندەر و هێنانە پێشەوەی پرسی هاوڕەگەزبازان بەر لە هەموو کەس توند و تیژیە بەرامبەر خودی ئافرەتان و بەلا ڕێدابردنی پرسی پاراستنی مافەکانیانە. کوتینی دووبارەی دەهۆڵی بێزارکەری جێندەریش هێندەی دیکە ژینگەی خێزانی لە هەرێم پیس دەکات و ئاشتی کۆمەڵایەتی دەخاتە مەترسیەوە.